سەرباری ئەوەی کورد نەیتوانی لە پارێزگای کەرکووک بە یەک لیست بەشداری لە هەڵبژاردنەکەدا بکات، بەڵام بەراورد بە عەرەب و تورکمانەکانی کەرکووک کە ماڵیان پەرتەوازەیە لیستە کوردیەکان کۆکراوەترن و حیزبە کوردیەکان لە کەرکووک بە 3 لیست بەشداری پرۆسەکە دەکەن و چاوەڕوانیش دەکرێت لیستە کوردیەکان لە کەرکووک دەنجی زۆر بەدەست بێنێت. بۆ ئەم هەڵبژاردنەشکە پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک بایکۆتی هەڵبژاردننی کردووە و لە ناوچە عەرەب نشینەکان بە تایبەت مووسڵ بەشداری هەڵبژاردنەکان دەکات، بەڵام چاوەڕوان دەکرێت ئەو بایکۆتە کاریگەری نەبێت و کوردەنگەکانی پێشووتری بهێنێتەوە. لەو بارەیەشەوە دکتۆر ڕێبوار ڕەشید و تەبێژی لیستی 162 یەکێتی دەڵێت یەکێتی تاکە هێزە لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان هاوڵاتیانی ناوچەکە پشتی پێدەبەستن بۆ داکۆچیکردن لێیان، بۆیە پێشبینیش دەکات دەنگەکانی یەکێتی لەو ناوچانە زیاد بکات. پێمان وایە دەنگەکانمان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووک و لە ناوچە جێناکۆکانیش زیادکات. ئەمە لەسەر ئەو ئەساسی کە ئەمە پەیوەندی بە چ دۆخی نێودەوڵەتی و چ دۆخی ناوخۆی عێراقەوەیە. لەسەر ئەساسی دۆخی نێودەوڵەتی بینی کە هێرشێکی توندوتیژ و لێشاوێک لە توندوتیژی بەڕێوەیە وەکو بەرامبەر بە کورد وەکو نەتەوە. لە ناوخۆی عێراقیشە بە هەمان شێوە بینین کە توندکردنەوەیەکی زۆر بەهێز لەلایەن حکومەتی ناوەندەوە هەیە. و هەمیشە لەم قۆناغانەیە کە خەڵکی کەرکووک و خەڵکی جێناکۆکردن ناوچە جێناکۆکەکان پەنا بۆ یەکێتیە بن، چونکە یەکێتیە کە تاکە هێز و تاکە حیزبەکە ئەتوانێت دیفاع لە کورد بکات وەکو نەتەوە و کورد بکات وەکو تاکی کورد بە بێ جیاوازی لە گوێدانە ئەوەی کە سەر بە چه حیزبێک و سەر بە چه لایەنێکە و بۆیە هەمیشە لەم زروفانەیە دووبارە بۆیان واقعی یەکێتیان بۆ دەرەکەوێتەوە کە تاکە حیزبەکە ئیسلمێنێک کە خەمخۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی بە بێ جیاوازی. هەرچەندە یەکێتی داوای یەک لیستی لە کەرکووک کرد بۆ سەرجەم حیزبە کوردیەکان، بەڵام سەرجەم پێکاتەکان لە کەرکووک نەیانتوانی بە یەکگرتووی بەشداری پرۆسەی هەڵبژاردنەکان بکەن و ئێستا شەریەک لە پێکاتی کورد و عەرەب و تورکمانیش بە 30 لیست بەشداری لە پرۆسەکە دەکەن و ڕکابەری بۆ بەدەستێنانی 12 کورسی ئەنجومەنی نوێنەران دەکەن. بەهۆی ناکۆچی عەشایری و جیاوازی سیاسی و ململانیەکانەوە لیستە عەرەبی و تورکمانەکانی کەرکووک پەرتبوونێکی زۆریان پێوە دەبینرێت. باوتەی چاودێرانیش لەم هەڵبژاردنەدا ئەو دوو پێکاتەیە هەڵەی هەڵبژاردنەکەی 2014یان دووبارە کردوێتەوە. بەو هۆیەشەوە چاڕوانیش دەکرێت زۆرینەی دەنگەکانی ئەو دوو پێکاتەیە بدرێ بە یەکێتی کە جێگەی نفوزی حیزبەکەیە لە هەڵبژاردننی پێشووش توانی 6 کورسی ئەنجومەنی نوێنەران بباتەوە. پێکاتەی عەرەبیش لەم هەڵبژاردنەدا بە سەر 13 لیست و هاوپەیمانێتیدا دابەش بوون. فرا لیستی و زیادبوونی کاندیدانی عەرەب کاریگەری ڕاستەخۆی لە سەردەنجی پێکاتەکە دروست دەکات لە پارێزگای کەرکووک کە لە هەڵبژاردننی 2014دا بە بەدەستێنانی 92,124 دەنگ 2 کورسی ئەنجومەنی نوێنەرانیان بەدەستهێنا بوو. تورکمانەکانیش ئەگەرچی هەوڵیاندا ئەمساڵ لە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەراندا بە یەک لیست بەشداری پرۆسەکە بکەن، بەڵام بەهۆی ناکۆچیەکانەوە سەرکەوتوو نەبوون و دوجار بە 2 لیست بەشداری دەکەن و جگە لەوەش چەندین کاندیدی تورکمانەکان بە سەر لیستەکانی تری پارێزگاکەدا دابەش بوون کە ئەمەش کاریگەری لە سەردەنجی ئەو پێکاتەیە دروست دەکات کە لە هەڵبژاردنەکەی 2014دا خاوەنی 2 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوون.